بەڵێ سنوور ئەف داخوازە سەدر بێگومان چ بان دۆرەی دکێ لە پەیوەندیên نابێنا عێراق و ئەمریکەدا گەلو دوارەی دیپلۆماسیدا ئەڤیەکا لۆزیە و پرۆبلەما ژی ji Bexdayê re dernexin mêvanê me heye em bizanibin vê mişarê zêdetir li gel wî giftûgo bikin helwê îsta sedir li ser daxistina balyozxaneya Amerîkayê Muhammed Hesen El Saîdî mêvanê min e silav bote birêz El Saîdî destpêkê de dixwazim bizanibim gelo daxistina balyozxaneya Amerîkê di asta dîplomasî de probleman aloziyên dîplomatîk بۆ عێراقی پێدا ناکە بسم الله الرحمن الرحيم بەناوی خدای گەورە میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان لە ڕاستیدا ئەم داواکاریایی کە بەڕێز مقتەدا سەدر پێشکەشی کردووە ئەوە دەچێتە چوارچێوەی سەرکردەیەکی سیاسی ئێمە ئێستا حکوومەت و دەوڵەتمان هەیە ئێمە هێزی سیاسیمان هەیە ئێمە پەرلەمان هەیە ئێمە دادگای فدرالمان هەیە ئەوانەی کە بڕیار لەسەر پەیوەندیەکانی عێراق دەدەن و لەبارەی پەیوەندی دیپلۆماسیەکان دەدەن ئەوە لە دەسەڵاتی دامەزرا و فەرمیەکاندایە هەرچەند ئێمە بڕیارەکانی مقتەدا سەدر ڕێز لێگیراون بەڵام پەرلەمانمان هەیە و هەموو هێزە سیاسیەکان ئەمڕۆ لە پەرلەماندا کۆبوونەتەوە و بڕیار لەسەر ئەوە دەدەن کەچی لە بەرژەوەندی گەلی عێراقدایە ئەم بەرژەوەندی عێراق لەوەدایە کە ئەو دابەزراوە فەرمیانە بڕیار بدەن ئەمڕۆ هەموو دەزانن کە دۆلاری بۆ عێراق لە ئەمریکا دێت هەروەها سەرچاوەکانی داهاتی عێراق هەمووی پەیوەستە بە دۆلاری ئەمریکیەوە بۆیە پچڕاندنی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا یاخۆت بە داخستنی باڵێۆزخانەی ئەمریکا و بە هەڵبەتە کاریگەر لەسەر گوتت کە ینی پرسەکە تەنها پەیوەندی دیپلۆماسی نییە بەڵکو پەیوەندیەکی ئابوووریانە و بازرگانی و هەروەها هەژمونی ئەمریکایە لە عێراق پێتان وایە عێراق دەتوانێت بچێتە ژێرباری داواکاریەکەی مقتەدا سەدر بۆ داخستنی باڵێۆزخانەی ئەمریکا؟ نەخێر بە دڵنیایی ئەوە من گوتومە ئەم بڕیاری دەوڵەتی عێراقیەت بڕیاری سەرکردەیەکی سیاسیێنی ئەمڕۆ حکوومەتی عێراق هەموو وەزیرەکانی هەیە هەموو هێزە سیاسیەکان نوێنەراتی هەموو هێزە سیاسیەکان دەکەن کورد و عەرەب و شیعە و سنە و هەموو پێکەتەکانی عێراق لە حکوومەتدا بەشدارن و هەمووشیان بڕیاری هەموو لایەک بڕیاری خۆشیان هەیە و داخستنی باڵێۆزخانەی ئەمریکیش ناکرێت لە ڕێگەی تەنها بانگەشە یەک لایەنێک بێتن ئەمڕۆ بەرژەوەندیەکی هاوبەش ئەمریکا لەگەڵ هەموو وڵاتانی جیهانەوە دەبەستێتەوە عێراقیش لە چوارچێوەی ئەو وڵاتانەدا ئەویش بەرژەوەندی هاوبەشی هەیە لەگەڵ بەڵام خۆشتان دەزانن کە هەژمونی مقتەدا سەدر لەسەر عێراق چەندە وەلایەنگرانی چی بۆ داواکاریەکانی مقتەدا سەدر دەکەن ئەویش دەڵێت ئەگەر لایەنە عێراقیەکان حکوومەتی عێراق باڵێۆزخانەی ئەمریکا دانەخەن ئێمە هەڵوێستی دیکەمان دەبێت پێتان وایە هەڵوێستی دیکەیان چی دەبێت؟ واتە ئەگەر سەماحەتی مقتەدا سەدر تەنانەت برەکانمان لە ڕەوتی سەدر ئەگەر ئەوان بیر لە بەرژەوەندی عێراق بکەنەوە ئەوە من باوەڕم وان نییە کە ئەوان کارێکی وا بکەن کە کاریگەری لەسەر دۆخی ئەمنی عێراق و دۆخی تەناهی عێراق هەبێت لە دواتریش ڕاستە بڕیارەکەی مقتەدا سەدر جێگە گرنگی پێدانە بەڵام من لەو باوەڕەدانیم ئەم هەوڵانە لە بەرژەوەندی عێراقدا بن و عێراق هەڵوێستی خۆی بەڕوونی لەبارەی دۆزی فەڵەستین ڕاگەیاندووە و هەروەها لە نەجەفیش هەڵوێستی تایبەت ڕاگەیاندرا و بەڕێز محەممەد شیع سوودانی هەڵوێستی خۆی لە نەتەوە یەکگرتوەکان نیشانداوە و هەروەها پاڵپشتیمان کردووە لە هەموو ئەو خۆپشاندانانەی کە بۆ گەلی فەڵەستین لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی ئەنجام دراون
و ئێمە ئەو هەڕەشە و هێرشانەی ئیسرائیل ڕەت دەکەینەوە بۆ سەر گەلی فەڵەستین، بەڵام ئەمە بڕیاری دیبلۆماسی بڕیاری حکوومەت و لاەنە برێزە سعیدی نوها ناو وڵاتین عەربی گەلێکش وڵاتین عەربی ئێک و دانوساندناوانژی لەگەل دۆزا فلستینی هەیە وەکی عێراقی و نزیکتری جۆغرافیا ئیسرائیلی و فلستینینە بە ئەمریکەرە وڵاتین ڕۆژاوەرە دناو دانوساندنی دە دخوازن ئەv شەر و ئەv ئالۆزی بریە دیپلۆماسی بە ئاگربەستێ پاشی بریە دیپلۆماسی وەرە چارەسەرکردن هەروەها سەرۆک وەزیر سوودانیژی پەیوەندی لەگەل بایدنژێ کرد گەلو ئەڤرێ زێدەتر نەدە بەرژەوەندیە عێراقی دەیە گۆرە باوەریاتە طبعا هو عبر بەدڵنیاییەوە ئێمە ئەو عێراق بە هەڵوێستی خۆی بەڕوونی ڕاگەیاند و هەروەها ڕەتی کردەوە ئەو هێرش و ڕەشانە ئیسرائیل بۆ سەر فەڵەستین هەروەها بەیاننامەی بە ڕێز محەممەد شیاع سوودانی لە لووتکەی کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان بە ڕوون و ئاشکرایی دیار بوو کە هاوسۆزین عێراق هاوسۆزە لەگەڵ دۆزی فەڵەستین هەروەها دەستدرێژەکانی ئیسرائیل ڕەت دەکەینەوە دواتریش ئەمڕۆ سەبارەت ئەو سەبارەت بەو هەڵوێستە سەربازیانەش کە لەلایەن هەندێک گروپە چەکدارەکانی عێراقەوە ڕاگەیەندراوە ئەمە هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراق نییە و ئێمە ئەو جۆرە ڕەفتارانەمان ڕەت کردوتەوە هەروە حکوومەتی عێراقیش ئەو جۆرە هێرش و پەلامانانەیان ڕەت کردوتەوە کە لێرە و لەوێ لە ڕێگەی درۆنەکانەوە لە ڕێگەی موشکەوە هێرش دەکرێتە سەر بەرژەوەندیەکانی وڵاتان و چونکە ئێمە دەبێتە هۆی لە ناوبردن ئێمە ڕەتیشمان کردوتەوە حکوومەتی عێراق ڕەتیشی کردوتەوە کە ژێرخانی فەڵەستین لەلایەن ئیسرائیلیەوە بکرێنە ئامانج ئێستا ئێمە دوو ڕا هەیە ڕایەک ئەوەیە ڕایەک ئەوەیە کە گروپە چەکدارە عێراقیەکان ڕایان گەیاندووە و هەڵوێستی خۆیان نیشانداوە ڕایەکی دیکەشەوەیە کە حکوومەتی عێراق نیشانی داوە بەڵام ئەوەی حکوومەتی عێراق نیشانی داوە هەڵوێستی فەرمی ئێمەیە کە لەلایەن بە محەممەد شیاع سوودانیەوە لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا لە چوارچێوەی بەیاننامەیەکدا خرايە بەردەم هەموو جیهان و هەڵوێستی خۆمان نیشاندا. زۆر سپاس دەکەین بەڕێز محەممەد حەسەن سعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی دەست خۆش.